ملازم محسین بکوشە بەخشراوەکەی سلێمانی تاتوانی لە ئێمەی کوشت و دەستدرێژی کردە سەرمان شۆڕژگێڕەکانیش ڕێگەیان داوە بە ئازادی بژی. شەهاب کەریم لە کتێبی مێژوویەک لە لولەی تفەنگەوە دەڵێت کەم کەس هەیە ناوی ملازم محسینی نەبیست بێت کە لەلایەن ڕژێمی بەعسەوە نێردرا بوویە کوردستان و زۆر دڕندانە زوڵمی لە خەڵکی شاری سلێمانی دەکرد. ئەو تاوانانەی کە ملازم محسین ئەنجامی داون لە بەرامبەر خەڵکی بێتاوان و کە سوکاری پێشمەرگە لە ناوشاری سلێمانی بە هیچ شتێک مەزەندە ناکرێن و هیچ دادگایەک ئامادە نییە لە خۆیان بگرێت. لێرەدا ئەبێت بپرسم ئاخۆ ملازم محسین دوای ئەو هەموو تاوانە نامرۆڤانانەی کە لە بەرامبەر خەڵکی ئاسایی و کە سوکاری پێشمەرگە ئەنجامیدان ئایا لەلایەن تێکۆشەرانەوە بە سزای گەل و شۆڕش گەیەندرا یاخود هەر لە ژیان داماوە و دوای سووربوونی دەستی بەو هەموو خوێنە هێشتا هەناسادات. ملازم محسین دوای ئەو هەموو کوشت و بڕا بە فەرمانی ڕژێم گوازرایەوە بۆ کەرکووک تاکو پرۆسەی ئازادی ساڵی 2003 لە ئەمنی کەڕامەکاری دەکرد و پلەی تاکو مقدەم بەرز بووبوویەوە. لە ساڵی 2016 چەند گرتە ڤیدیۆیی یەک لەلایەن تێکۆشەرانی کوردستانەوە بڵاو کرایەوە کە گوایە ملازم محسین کوژراوە و بە سزای خاک و گەل و شۆڕش گەیەندراوە. بە پێی ئەو ڤیدیۆیی کە بڵاو کراوەتەوە ملازم محسین لە 23 دەی 2016 دەکوژرێت و بە سزای گەل و شۆڕش دەگەیەندرێت. بەڵام ئایا ئەمە ڕاستیە یاخود تەنیا چاواشەکاری گەل و گەمەی سیاسی شۆڕژگێڕەکانە؟ ئەوە تا دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە لە 29 دوی ساڵی 2020 دارای حاجی برایمی چەرمەگا کە لە سەردەمی بەعزدا مستەشاری فەوجی سووک بوو ئەو هەواڵە ڕەت دەکاتەوە کە ملازم محسین کوژرابێت و بە سزای گەل و شۆڕش گەیەندرابێت و دەڵێت هەواڵی دەزانم و نەکوژراوە و ئازادە. ملازم محسین یەکێک لە گەورەترین خوێنڕێژەکانی گەلی کورد بوو. چەندین هاوڵاتی حیزبی و ناحیزبی لەسەر شەقامەکانی شار و لە نێو ماڵەکاندا بە بەرچاوی خێزانەکان و هاوڕێکانیانەوە لە تەواوی کوچە و کۆڵانەکانی شاردا شەهید دەکردن. بێڕێزی و سوکایەتی بە بنەماڵە تێکۆشەر کردووە و دەستدرێژی کردووەتە سەر ژنان و کچانی شاری سلێمانی. ئەوە تا دوای تێپەڕینی ئەو هەموو ساڵە لەبری ئەوەی شۆڕژگێڕەکانمان بە سزای گەلی بگەێنن ئەوە تا بە هەواڵی چاواشەکاری ئاه بە دڵی کە سوکاری کوژراوەکانی دەستی ملازم محسیندا دەهێنن. ملازم محسینیش تا توانی لە کوردی کوشت و ئێستاش بە ئازادی خەریکی ژیانکردنە.